لە دوای فشارەکانی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ و ڤیتۆکەی لە ئێستادا خۆری نووری مالیکی لە پرۆسەی بەڕێوەبردننی عێراق لەم خۆناغەدا تەواو کەس بوو لە ئاوابووندایە. ئیداری ئەمریکاش چاوەڕێی دوای قسەی چوارچێوەی هەمانگی شیعەکانە لەو بارەیەوە. چوارچێوەی هەمانگی شیعەکان کە زۆربەی لایەن و هێزە شیعەکانی لەخۆگرت و 109 کورسیانەیە لە پەرلەمان لە بەردەم دوو بژاردەدایە. بژاردی یەکەم ئەوەیە کە بە کۆدەنجی هێز و لایەنەکانی نێوخۆی واتە چوارچێوەی هەمانگی بڕیاری کشانەوەی نووری مالیکی بدەن. هەرچی بژاردەی دووەمیشە ئەوەیە کە نووری مالیکی خۆی دەست پێش خەری بکات و لە کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆکوەزیران بکشێتەوە. خۆ ئەگەر چوارچێوەی هەمانگی شیعەکان بڕیاری کشانەوەی نووری مالیکی بدات ئەوە زۆر قرس دەبێت بۆ شیعەکان بۆ پێی والێ کە درێتەوە کە لەژێر فشار و هەڕەشەی ئەمریکایە هەنگایەکی لەو شێوەیان ناوە. عەبدوڕەحمان ئەلجەزائیری کە یەکێکە لە سەرکردەکانی چوارچێوەی هەمانگی شیعەکان بەڤاری ڕاگەیاند کە لە ئێستادا نووری مالیکی نەرمینەوەاندووە و ڕازی بووە بە کشانەوەی وەک کاندید بۆ پۆستی سەرۆکوەزیران. ئەوەش لە سۆنگەی بەرپرسیارەتی نووری مالیکی سەبارەت بە بەرژەوەندەی باڵەکانی عێراق بۆ ئەوەی ڕوبەڕووی قەیرانی دیبلۆماسی نەبێتەوە لەگەڵ ئەمریکا کە یەکێکە لە هاوپەیمانەکانی عێراق. بۆیە لە ئێستادا بە ژێرەی زانێرەکانی عەبدوڕەحمان ئەلجەزائیری بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا چوارچێوەی هەمانگی شیعەکان بڕیاری کشانەوەی نووری مالیکی یەکلا بکاتەوە. عەبدوڕەحمان ئەلجەزائیری ئاماژەی بۆ ئەوش کرد کە لە ئێستادا عێراق یاخود پرۆسەی سیاسی لە عێراقدا دووچاری قەیرانێکی قورس بووەتەوە، دووچاری داخران بووەتەوە. بۆیە چوارچێوەی هەمانگی شیعەکان سێ بژاردەی سەرەکی تاوتوێ کات. یەکێک لە بژاردەکان ئەوەیە کە بەپەلە بە زووترین کات دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار بەڕێوە بچێت. دوا بە دوای هەڵبژاردننی سەرۆکۆمار چوارچێوەی هەمانگی شیعەکان کاندیدێک پێشکەشکەن تا لەلایەن سەرۆکۆمارەوە ڕاست پێرێت بۆ پێشێنانی کابینەی نوێ حکوومەت. بژاردی دووەمیش ئەوەیە کە بە گوێرەی مادەی 64 لە دەستوری عێراق پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە. هەرچی بژاردی سێ هەموو کۆتاییشە کە بە کۆدەنگی تەواوی هێز و لایەنەکان حکوومەتێکی کاتی لە عێراقدا پێک بێنرێتە ئەو کاتی کە گرێکشوێرەی پرۆسەی سیاسی دەکرێتەوە قەیرانی سیاسی لە عێراقدا چارەسەر دەبێت.